أكيد دڵخۆشم. أكيد بۆنێکی کوردی ئەکی دڵخۆشمانەکە. سڵاو لێ بێت و یڵدات پیرۆز بێت خۆمان دەڵێن چیت کرد لە یڵدا چۆن بەسەر بدەمشن. زۆر سوپاس دەکەم وەڵاهی بە بۆنەی یەڵداوە هاتم بۆ ئێرە و شوێنێکی زۆر خۆش و بەجددی زۆر چێژم لێی بینی گۆیانەکان مۆسیقایەکان هەمووی زۆر تایبەت بوو. مامۆستا شوێن ئەو شوێنەی پیرۆز بێ ئینشەڵڵا خەری لێ ببینێت و مای ئەوە بێت کە هونەرەکەمان زیاتر پەرە پێبین لە هەموو وڵاتێکەوە ئینشەڵڵا دەنگی کورد ببیسرێت و سەر بەخۆ بین ئەوە گرنگترین شتێکە ئەوەتم بۆ خواست بێت هەموو کاتێک نە هەر شەوی یەڵدا. شەوی یەڵدا شەوێکی زۆر تایبەتە چونکە شەوێکە کە تیا درێژترین شەوی ساڵە و دڵخۆشێکە پێ ئەیە و زۆر زۆر جوانە و پیرۆز بێت لە هەموو کوردێک. لەم شەوانە زیاتر چی دەکەیت؟ وڵای لەو شەوانە زیاتر لە عایلەکەما کۆ ئەبمەوە بەڵام ئیدی ئەم شەو مەجال نەبوو هاتم بۆ ئێرە بەجددی ئێرەش وەکو عایلی من وابوون هەموویان زۆر دڵخۆش بووم. بە یڵدا دڵخۆشی؟ ئەکید دڵخۆشم. ئەکید بۆنێکی کوردی ئەکی دڵخۆشمانەکە. زۆر باشە لە یڵدادا تاوەکو درنگانی شەوکۆدەمە تۆ تاوەکو کەی ئەو یادە بەرز ڕادەگری تاوەکو کاژمێر چەند؟ بەخوا بەپێی مەجالە چونکە تەڵەبەی کۆلێژی توبم ئێدی خۆتە زانی سەعیەکی زۆر زۆرم لەسرە کات بە هەردووکی ئەیە ئینشاءالله. پێڕاگەی؟ چۆن؟ ئینشاءالله.